ئەو شارە عێراقیانەی لەسەر نەخشە سڕانەوە. جەنگ تەنها مرۆڤەکانی تێدا نابنە قوربانی، بەڵکو ژینگە و شار و سروشت و تەنانەت ئاژەڵەکانیش لەم زیانە بە دەرنین. شار وەک پێکهاتەیەکی زیندوو وایە. بەپێی تیۆریەکانی کۆمەڵناسی دانیشتوان، شار وەک منداڵ لەدایک دەبێ و گەشە دەکا و بەردەوام بۆ پێشەوە دەچێت، یاخود بەرەو سستی و لاوازبوون هەنگاو دەنێ. واتە شار وەک پێگاتەیەکی زیندوو بەردەوام لە جوڵەدایە. بەڵام لە مێژوودا و تەنانەت لە تەواوی جیهاندا دەیان شاری گەورە هەبوون کە تەنها وەک ناو لە مێژوودا ماونەتەوە و ئاسەواریان نەماوە. نەمانی شار تەنها وێرانبوونی شوێنێک نییە، بەڵکو بردننی مێژووەکەشێتی. یارنەمانی شارەکان و وێرانبوونیان دەیان کلێنی مێژووی دروست دەکات کە توێژەران بە تەواوی هەراسان دەکات لە گێڕانەوە. شەپۆلی سڕانەوەی شارەکان گەرچی زۆر جار هۆکاری سروشتی هەبووە لە نمونەی گەردەلوول یاخود پاشەکشەی ئاو، بەڵام ئەوە لە مێژوودا ڕێژەیان زۆر کەمترە لە نمونەی ئەو شارانەی کە بەهۆی جەنگەوە سڕاونەتەوە. جەنگەکانی ڕابردوو تەنها بۆشکانی سوپا و وڵاتەکان نەبوو، بەڵکو تا خاپورکردنی پایتەخت هێزی هێرشکەر خۆی بە براوەی جەنگدا نەدەنا. ئەمە هۆکارێک بوو زۆرێک لە شارە عێراقیەکان لە کۆندا ئاسەواریان نەمێنێ و تەنها ناوەکانیان لە مێژوودا ماوەتەوە. بەشێک لەو شارانەی کە بە هۆکاری جەنگ سڕاونەتەوە. یەکەم شاری نینەوە لە ساڵی 612 بەر لە زاین. ئەم شارە بەرئەنجامی جەنگ و سوپای هاوپەیمانی میدی و بابلی و درێژەکێژانی شەڕەکان بە تەواوەتی خاپور بوو. بە پێی توێژینەوەکانی باقڕ یاسین، دوای ئەوەی حاکمی گریکیەکان زەینەفۆن بەو ناوچەیەدا گوزەر دەکات، ئاسەواری ئەو شارە نەماوە. دووەم شاری موختارە. ئەم شارە گەرچی یەکێک بۆ لە شارە پڕجم و جوڵیەکان و پایتەختی زەنجیەکان بوو، لە ساڵی 883 زاینی بە تەواوەتی خاپور بوو و ناوی سڕایەوە و بەشێکی زۆری خەڵکەکەی کرا بە کۆیلە و دواتر وێران کرا. سێەم شاری مەدائین ساڵی 637 پایتەختی ساسانیەکان بوو. دوای هاتنی سوپای موسڵمانەکان خەڵکەکەی شارەکەیان چۆڵ کرد و ڕویان کردە ناوچەکانی ئەمبار، کوفە، بەغداد. چوارەم شاری ڕەماحیە. ئەم شارە گەرچی بنیادنانەکەی بۆ سەدەی 4 دەگەڕێتەوە، بەڵام ئەم شارەش بەهۆی جەنگەوە کۆتایی پێهات. پێنجەم شاری بابل. گەرچی بەهۆی پێگەی سیاسی و ئاینیەوە خۆی گرتبوو، بەڵام دواتر ئەویش بەرخاپورکردن کەوت. بەڵام ئێستا و بابلەی کە هەیە هەمان ئەو شاری بابل نییە کە لە مێژوودابوونی هەبووە و سەرچاوەکان ئەمەیان پژڕاست کردوێتەوە. شەشەم شاری واسیت. ئەم شارەش دوای وەفاتی حەجاج بن یوسفی سەقەفی و پاشەکشەی ئاو و کۆچ بە تەواوەتی ئەمیش لەناوچوو. حەوتەم شاری حیرە. ئەم شارە پایتەختی مەنازیرەکان بووە و دواتر بوونی نەما. هەشتەم شاری ئاشور. ئەم شارەش کەوتە بەر هێرش و لە پاڵەمەشدا سەرچاوی هێرش بوون بۆ زۆر ناوچەی تر، بەڵام لە دواتردا دەگیرێت و چارەنووسی شارەکە وەک شارەکانی تری لێ هات. بەشێکی تری ئەو شارانەی تەنها لە سەرچاوە مێژوویەکاندا ناویان ماوە و لە واقعدا سڕاونەتەوە بریتین لە شارەکانی سۆمەر، ئەکەت، لکیش، کیش، حلوان، ئەربل، شارەکانی ناوچەی نەهرەوان. سەرباری جەنگە مێژوویەکان، بەڵام جەنگەکانی عوسمانی و سەفەویش هۆکارێکی تر بوون بۆ تێکدانی زۆر شاری تر و سڕانەوەی شوێنەوارەکان. ئەمە سەرباری تێکدانی دۆخی شارە جێگیرەکان، تەنانەت شارە زۆر گەورەکانی عێراق بە جۆرێک بچووک بوونەوە کە وەک شار وێنە نەدەکران.